دانیشتوانی لەندەن چێژ لە کۆمەڵێک پەیکەری بەربڵاوی پارکی شارەکە ڕێجنس دەبینن. پێشانگای ئەمساڵ تەنها پەیکەری ئەو لەفەیە نییە، بەڵکو پێشانگای دەرەوەی باخچەکە کە ناو نراوە پەیکەرەکانی فریز 12 کاری لەخۆگرتوە کە لەلایەن سەرپەرشتیاری ئەم پێشانگایە لێڵی کاراتۆرەوە بەدیقەتەوە هەڵبژێرداوە. لەکاتێکدا پێشانگای ساڵانەی فریز بۆ هونەری هاوچارخ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەکرا، بەڵام لە ماوەیەکی کووردا ئەم پێشانگایە ڕێکخرا. 12 پەیکەری سەرەکیمان هەیە. ئەو کارانش بەهایەکی گەورەی بەرزیان هەیە. هونەرمەندەکانیش بەتوانا و ناودارن. کۆکردنەوەی پەیکەرەکان لەو ماوە کورتەدا گرنگ و سەرنجڕاکێش بوو. ئەو پەیکەرانەی کە دەست و پەنجەی چەندین پەیکەرتاشی کارامەی لەخۆگرتووە، مایەیی تێڕامانی سەردانیکەرانی پێشانگاکە بوو. پەیکەرەکان لە پارکێکدا و دوور لە گەلەری. پەیکەرتاشی ئیتاڵی فابیۆ لاتانزی لەم کارە هونەریەیدا کە ناوی ئەیدیە داهێنانی کردووە لە پیتەکانی جیهانی ئەنتەرنێتدا. زۆرێکمان ئەو بۆچوونەمان هەیە کە ئینتەرنێت جیهانیە و بۆ هەموو کەسێکیش دابین کراوە. لە ڕاستیدا ئەوە هەڕەمەکی نییە و ڕێکخراوە. ڕوونیشا بۆ مەبەستی باش نەک خراپ ڕێکخراوە. بەڵام لە کۆتاییدا ڕەنگە بەرەنجامەکەی مایەی گرنگی پێدان بێت و بەدەر لەوەی بۆ هەرێکەمان شێوەیەکە لە ئاڵنگیری. ئەو پارچە هونەریانەی گزارش لە دنیای مرۆڤایەتی دەکەن کە رەستەی جۆراوجۆری تیا بەکارهات بوو لە ڕووی فرۆشیشەوە بەڕێوەبەری پێشانگای فریز ڤیکتۆریا سێدڵ ڕازیە لە ڕەوشەکە. پارچەی هونەریمان هەبووە فرۆشرا بە $2 ملیۆن، واتە ئەوەی نیشان دراوە کۆمەڵەکارێکی تەواو بوو. لەم هەفتەیە ئاستی نرخی تابلۆکانیش ئەوە دەردەخات کە کارەکان لە ئاستێکی بەرزدا بوون. دیقەت و جێپەنجەی هونەری پەیکەرتاشەکان مایەیی تێڕامانە. چەند وردەکاریان تیا کردووە. کاری جوان و باڵاش لە هەموو کاتێکدا دەبێتە مایەیی سەرنج. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.